ئێمە وەک کۆمەڵێک مامۆستا و فەرمانبەری زانکۆی هەڵەبجە نیگەرانی ناڕەزایەتی توندی خۆمان ڕادەگەێنین لە دواکەوتنی موچەکانمان بۆ نزیکەی 3 مانگ لە سۆنگەی بەرپرسیارەتی و تێگەیشتنی مامۆستایانی زانکۆ بۆ قەیرانی دارایی کە لە سەرەتای ساڵی 2014ەوە سەری هەڵدا کەمترین بایکۆت و خۆپیشاندان ئەنجام دراوە لەو کاتەوە لەلایەن ستافی وانەوتنەوەی زانکۆکان هەرێمی کوردستان بۆ دواکەوتنی موچە و پاشان پاشەکەوت و دواتریش لێبڕین و ئەنجاخۆ گونجاندن بەڵام بەداخەوە دوای باشبوونی دۆخی دارایی هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی نرخی جیهانی نەوت و بۆ زیاتر لە $100 لە پاڵ ئەوەشدا زیادبوونی داهاتەکانی ناوخۆ و باربووی هاوپەیمانان و پشگیری دارایی حکوومەتی فیدراڵ کەچی موچەکانمان هێشتاش لە کاتی خۆیان نادرێت ئێمە پێمان وایە ئەوە تەنها گرفتێکی دارایی نییە بەڵکو پرۆسەیەکە بۆ لە مرۆڤخستن و کەرامەتشکاندنی ئینسانی کورد لە کارخستن و سارکردنەوەی ئەکادیمیستان و توانازانستیەکانە کە سامانی لە بنەهاتووی مرۆیی ئەم وڵاتن و زۆر گرنگترن لە سامانە سروشتیەکان واشی ئەبینین هەوڵێکە بۆ خەساندن و دێوانەکردنی زانکۆ حکومیەکان کە ماڵی هەزاران کوڕوکچی هەژاری ئەم وڵاتەن و بە خۆڕایی فێر دەبن لە کاتێکدا زانکۆ تایبەتەکان کە بەشێکی زۆریان لەسەر بودجێ نیشتیمانە دروستکراون و هەر زۆری نەشیان ستافی وانەوتنەوەیان لە مامۆستایانی زانکۆ حکومیەکانن موچە و امتیازاتیان زۆر زیاترە و لە کاتیش خۆشان دەدرێت بۆیە بە ناچاری و لەو پێناوەدا ئێمە بایکۆتی هۆڵەکانی خوێندن ڕادەگەێنین و تاقیکردنەوەی کۆتایی ساڵ ڕادەگرین هەتا جێبەجێکردین داواکاریەکانمان کە بریتین لەم خاڵانەی خوارەوە یەکەم دابشکردنی موچە هەرسی ڕۆژجارێک و بەبێ دواکەوتن دووهەم دابشکردنی موچەی مانگی 3 و 4 زانکۆکان یەم ساڵ تا ناوەڕاستی ئەم مانگە سێەم گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی باڵا و وەزارەتەکانی تر هاوشێوەی وەزارەتە ئەمنیەکان و ناوخۆ